دوا بەدوای تانەدان لە ئەنجامی هەڵبژارنەکانی 20 مانگی ڕابردووی پەرلەمانی کوردستان نوێنەری ژمارەی قەوارەی سیاسی و کاندیدی سربەخۆ لە بەردەم نووسینگەی سلێمانی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق ڕایانگەیاند داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکەین و ئەو ئەنجامی بڵاو کراوەتەوە قبوڵی ناکەین. لێرێش و لە بەغایش سکاڵات وەمار ئەەکەین لەبەر ئەوەی ئەو ئینتیخاباتە کە کراوە ئینتیخاباتێکی دیزاین بۆ کراو بووە پلان بۆ داڕێژراو بووە بەدەستی ئیقلیمی کراوە وە کۆی ئەو کاندیدانەی کە دەرچوون هیچی دەنگی حەقیقی بۆیان نییە و ئەو کاندیدانەیش کە وا ئەژمار کراون و کەوتون لە کۆمیسیۆنە ئەژمارکراون هیچی دەنگی حەقیقی خۆیان نییە بەدەیان دۆکۆمنت هەیە بەدەیان بەڵگە هەیە کە ئەمە دیزاین کراوە. کۆمەڵی دادگەری کوردستان دوای ئەم ساختەکاریە بایکۆتی چوونەخولی شەشەمی پەرلەمانی کوردستانی کرد. نوێنەرەکەشی دەڵێ پرۆسەکە ڕەت دەکەنەوە و پەرلەمانێکی دیکە لە شەقام دروست دەکەین. لێرەوە بەرەی ناڕەزایەتیە بێ ڕۆژ بە ڕۆژ گەورەتر بێ و نابێ ئێمە بە هیچ شێوێک بێدەنگ بین وەکو وترا ئەوان بە دەنگێکی ناشەرعی خەڵچەگەخەنە پەرلەمانی کوردستانەوە ئەو دەنگانە هیچ شەرعیتێکی نییە لە لای ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان تانەمان لە ئەنجامی ئینتیخاباتەکە داوە و بە دڵنیاییەوە لەمڕۆوە لەسەر شەقامە بین داکۆچی لە مافی خەڵکو و هەروەها لە تەنیشتیشەوە داکۆچی لە مافی دەنگدەرەکانمانەکەین. کاندیدانی سربەخۆ داوا لەلایەنە ناڕازیەکان دەکەن هەڵوێست و دەنگیان بخەنە پاڵ دەنگی کۆمەڵی دادگەری و بەم دەرئەنجامە ڕازی نەبن. ئەمە شکاندنی ئیرادەی خەڵک و پێشێرکردنی تەواوی مافەکانی مرۆڤ و ناشرینکردنی دیموکراسی و بیرروڕای ئازادە. ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتیمان بەرامبەر دەنگدەرەکانمان ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین و ئەم هەڵبژاردنە ناڕوون و ناندیموکراسیە سەرکۆنە و ڕەت دەکەینەوە و دەنگی خۆمان دەخەینە پاڵ دەنگی ئەو لایەنانەی کە ناچنە پەرلەمانێک کار بۆ کرا و داوا دەکەین ئەم هەڵبژاردنە هەڵبوەشێنرێتەوە و قەرەبووی. لە دوای هەڵوێستەکەی کۆمەڵی دادگەری تا دێت خواستی دروستکردنی بەرەیەکی ناڕازی بۆ ڕەتکردنەوەی ئەنجامی هەڵبژاردن و لێکۆڵینەوەیەکی جددی لە ساختەکاریەکان زیاتر دەبێت کە لە بەرژەوەندی چەند لایەنێک کراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.